أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وأتموا الحج والعمرة لله فإن أحصرتم فما استيسر من الهدي ولا تحلقوا رؤوسكم حتى يبلغ الهدي محله فمن كان منكم مريضا أو به أذى من رأسه ففدية من صيام أو صدقة أو نسك، فإذا أمنتم فمن تمتع بالعمرة إلى الحج فما استيسر من الهدي، فمن لم يجد فصيام 3 أيام في الحج و7 إذا رجعتم، تلك 10 كاملة، ذلك لمن لم يكن أهله حاضر المسجد الحرام. واتقوا الله واعلموا أن الله شديد العقاب. الحج أشهر معلومات، فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج، وما تفعلوا من خير يعلمه الله، وتزودوا فإن خير الزاد التقوى، واتقون يا أولي الألباب. ليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم، فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام، واذكروه كما هداكم وإن كنتم من قبله لمن الضالين. ثم أفيضوا من حيث أفاض الناس واستغفروا الله إن الله غفور رحيم. صدق الله العظيم. سلام ڕەحمەتی خواتان لێبێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بینەران و بیسەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. ئازیزان و خۆشەویستان، ئەو ئاەتانەی لە دەستپێکی بەرنامەکە بۆ بەڕێستانم خوێندەوە و هەموو لایەکمان بەو ئاەتە پیرۆزانە ئاشنا بووین. باز لە کۆمەڵێک بابەت دەکەن، باز لە کۆمەڵێک شەعائیر ئەکەن کە پەیوەست و پەیوەندیان بە ڕۆژانی پیرۆزی ذولحیجەوە هەیە کە بە زمانی خۆمان بە زمانی شیرینی کوردی پێی دەوترێ نۆمینەی حاجیان. سەرەتای مانگی ذولحیجە کۆمەڵێک فەزل و پلەپایە، کۆمەڵێک بەرەکەت، کۆمەڵێک قبولبوونی نزاکان لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ بەندەکان لە ئاسمانەکانەوە هاتوۆتە سەر زەوی. بۆیە ئینسانی مسلمان چۆن بتوانێت لەم ڕۆژانەیە
و لەم ڕۆژانەی کە لە جەژنی قوربان نزیک ئەبینەوە چۆن بتوانێت ئەم هەلە بقۆزێتەوە و بتوانێت پەرستشێکی فعلی و ئەرێنی ئەنجام بدە، خوای گەورە و بڵێن خوای گەورە لە خۆی ڕازیکە و خەڵکیش ئەمر بە چاکە بکە بۆ خەڵکی نەهی لە خراپە بکە بە هەمان شێوە. بۆیە من بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا عەبدولخالق ڕووناچی لە شاری هەولێرەوە گفتوگۆ لەسەر ئەم باسە ئەکەین. هیوادارم کاتێکی بەسوود و پڕ خێر و بەرەکەت پێکەوە بەسەر ببین ئینشاءالله. جەنابی مامۆستا داوای لێبوردنەکەم پێچێ دەمێکە لەسەر هێڵوەستابی، بەڵام هەر پێم خۆش بۆ ئاەتەکان جەنابەت شارەزایەکی تەواوت هەیە، ڕەبتیان هەیە بەیەکەوە ما قەبلە و ما بەعدەی هەیە، بۆیە پێم خۆش بوو تێکڕای ئاەتەکان تەواو بکەم. بەخێر بێن مامۆستا بۆ بەرنامەی باس و خواست لەشتان ساق بێ، سوپاسان ئەەکەین بۆ بەدەمەوە هاتنی بانگهێشتنامەکەمان. منیش سپاسی جەنابەت دەکەم، خوای گەورە سەرکەوتوو و موفقت کە ئینشاڵڵا لە بەرنامەکەت و ڕێز و خۆشەویستی مێلوتەواوی بینەرانی تەلەڤیزۆنی پەیام و خوای گەورە عیبادەت و تاعاتی هەم خوشکوبرە حاجەکانمان و ئەوانەی کە لێرەش لەو نۆمینەی حاجیان ئەنجامی دەدەن جێبەجێ بکەن دەنشت خۆش بوو قورئانەکە بە تاسیر بخوا پاداش داتەوە ئینشاءالله. سپاس دەکەم جەنابی مامۆستا، ئەلحەمدوللیلا فەزلی خوایە. مامۆستا پێم خۆشە لەوەوە دەست پێ بکەم، نۆمینەی حاجیان ئێمە لە پێچێ لە بەرنامەکانی ڕابردووە باسمان لێوە کردبێ، بەڵام پێناسەی مامۆستایەکی ئاینی بۆ مامۆستایەکی تر و پێچێ پێناسەی بەڕێستان بۆ ئەم ڕۆژە پیرۆزانە جیاواز بێ. قسەتان چییە لەسەر ئەم ڕۆژە پیرۆزانە بەگشتی، چونکە دوایی دێمە سەر باسی ئەنجامدانی حەجی پیرۆز کە ئێستا میوانانی ماڵی خوا لە هەرێمی کوردستان و تەواوی دنیاوە ڕویان کردوتە ماڵەکانی خوای پەروەردگار و لێەوە پەرستش و عیبادەتێک ئەنجام بدەن کە لە هەموو تەمەنی ئینسان یەکجار ئەنجامی بدات وەک ئەوە وایە کە تازە لە دایک بوو بێ. فەرموون. بەڵێ جەنابی مامۆستا عەبدولخالق لە شاری هەولێرەوە میوانی بەرنامەی باس و خواسە، دیارە دەنگمان درەنگ ئەگا بە بەڕێزیان، بۆیە هیوادارین ئەو خەلەلەش چارەسەر بکرێ، بەڵام ئەگەر دەرفەت هەبێت لە داهاتوودا ئینشاءالله باسێک لە چۆنێتی بەڕێوەچوونی ئەم ڕۆژە پیرۆزانە ئەکەین، هەروەها باز لەوە ئەکەین کە ئەم ڕۆژانە چ تاعەت و عیبادەتێک تێیە ئەنجام بدرێ بە زعف حیساب ئەبێ. زعف مەبەستمان لە چەند هێندەیە، چەند قاتە. بۆ نمونە نوێژێک لە لێرەدا لە شاری خۆمان لەو شوێنەی کە لێ نیشتەجێی هەر نوێژێک حسێبە، بەڵام کاتێک کە ئەچیت بۆ ماڵی خوای گەورە لە مەکەی پیرۆز لەوێ بە 100,000 نوێژ حسێبە. ئەمانە ئەم جۆرە فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە ئێمە گەیشتووە و ئەمڕۆ سەحابەکان و تابعەکان و تابعی تابعەکان باسییان لێوە کردووە، چۆن ئەتوانین ئێمە سوودمەند بین لێی ئەگەر مامۆستا هاتبێتەوە سەر هێڵ؟ بەڵێ ئێستا جێبیستی دەکەم. بەڵێ مامۆستا فەرموو. مامۆستا بەڵێ بەڵێ فەرموو. بەنسبەت ئەو پرسیارەکەی بەڕێزت طبعا دیارە نۆمینەی حاجیان یەکێکە لەو هەڵ و دەرفەتە زێڕینانەی کە خوای گەورە جەل وعلا لە بەردەستی ئومەتی پێغەمبەری داناوە عەلەیهی السەلات وەسەلام. ئینسان دەتوانی ئەوەی کە لەو ساڵە یان لەو 11 مانگە لە دەستیدایە دەتوانی بەڕاستی لەو نۆڕۆژە تعویز و قەرەبووی بکاتەوە. جا بۆیە ئینسان دەبی بەو چاوە تەمەشای ئەو نۆڕۆژە بکە یان بەو گەورەیەوە تەمەشای ئەو ڕۆژانە بکە کە خوای گەورە جەل وعلا دایناوە کە دەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب، کە خوای گەورە مەبەستی بەو شیعارات و دروشمانەی کە دانا دەیوێ دڵەکانمان پڕکا لە تەقوا. بەڵێ جەنابی مامۆستا، کەواتە ئەتوانین بڵێین
ئەم ڕۆژانە هەلێکی زێڕینە بۆ ئینسانی مسلمان و هەموو کەسانەی کە لە ڕابردوودا وردە گوناه کۆمەڵێک تاوان کۆمەڵێک خواروخێچیان لە حیاتی خۆیان لە ژیانی خۆیان ئەنجام داوە ئەم ڕۆژانە باشترین فرسەتە بۆ ئەوەی ئینسانەکان بگەڕێنەوە بۆ لای خۆی پەروەردگار و داوای لێخۆشبوون لە خۆی گەورە بکەن چونکە هەمومان گوناه ئەەکەین و هیچ کەسێک معسووم نەبووە و ناشبێ تەنانەت پێغەمبەرانیش بۆیە لەم ڕۆژانەیە چ عیبادەتێک بە تایبەت نازانم هاوکارانم ئەگەر پێم ڕابگەێنن جەنابی مامۆستا لەسەر هێڵ بەڵێ ئەگەر بکرێت هەر لە ڕێی هێڵی تەلەفۆنیشەوە قسە بکەین هەر گونجاوە بۆی بزانین ئەم ڕۆژانە چه عیبادەتێک تایە ئەنجام بدرێ فعلەن جێی خۆی ئەگرێ واتە وەکو هەدەفێک ئینسانی مسلمان ناتوانێت هەدەفی خۆی بپێچێ. بەڵێ دیارە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من هذه الأيام العشر. پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردەوەی چاکە دەکا بەگشتی دەفەرمێ هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکانی ساڵ کردەوەی چاک یان عیبادەت یان هەر جۆرە داعەتێک کە ئەنجام دێ بە مەبەستی نزیک بنەوە لە خوای گەورە جەل وعەلا ئەوەندە خێربی ئەوەندە خۆشەویستبی وەکو ئەو کار و کردەوانەی لەو چەند ڕۆژە دەکرێت کەواتە ئینسان لە هەموو کات و ساتێک لەسەرتی تاعەت و عیبادەت بکە بەڵام لەو چەند ڕۆژە زیاتر وەکو سەعیدی کوڕی جوبەیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کە نۆمینەی حاجیان دەهات بە شێوەیەک عیبادەت و تاعەتی دەکرد ئەو پەڕی تااقەت و توانای خۆی سەرف دەکرد کە بەڕاستی لە تااقەتی هیچ کەسێکدا نەدەبوو یعنی پیاوێک بووە تا شل بووە نێژی کردیە دوعای کردیە. بەڵێ جەنابی مامۆستا بەڵێ فەرموو بەردەوام بە. وسلم عیبادەتێکی جیا کردوتەوە ئەویش مەسەلەی ذكرى كذا فرمي فأكثروا فإن من التهليل والتكبير والتحميد يعني خوافا ويذكر اسم الله في أيام معلومات لأنه هم كردوا تساكان پیغمبر صلى الله عليه وسلم ذكري تايبت كده ذكري الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر كذا فرم بهر الله أكبر لا إله إلا الله بشر به للايان خواو فرشتكانو پیغمبری خواي مجيني بهشتي پیدا ديته كما إنسان عبادته كان بزوري بك وبتايبتي عبادتي ذكريش أنزام بدات إن شاء الله. بله مامۆستا لە ئێستا حاجیان پێویستە چی بکەن چۆن خۆیان ئامادە ئەکەن بۆ ئەوەی عیبادەتی حەج ئەنجام بدەن. عیبادەتی حەج یەکێکە لە ڕوکنەهرە ئەساسیەکان بۆ ئینسانی مسلمان دوای شایەدومان خۆی بڵێن ئەرکانی ئیسلام بریتیە لە الشهادة أن لا إله إلا الله إقام الصلاة إيتاء الزكاة وصوم رمضان والحج ومن استطاع إليه سبيلا. تواوى يعني من هلا ما مصاب بودن أجر أما تواو به توا بالي حج زكاة توا بينزا وحج البيت من استطاع إليه سبيلا. حكمة لدواخستني حج بو كوتا پرستشکان واتا دوای شایدومان دوای نوێژ دوای زەکات دوای ڕۆژووی مانگی ڕەمەزان یان هەر ڕۆژوێکی تر بۆ حەج لە کۆتاییە هاتووە مەسەلەن کە ئەم فەزڵ و پلەپایە گەورەی هەیە. طبعا دیارە خوای گەورە جەل وعەلا سەرەتا عەقیدەیەکەمە ئینسان وەکو خوای گەورە کە گەورە مامۆستا بانگ دەکا لە شێوی توور سەرەتا خۆی پێدەنەسێنی یا موسى إنني أنا الله لا إله إلا أنا أوزف فاعبدني وأقم الصلاة لذكري سرتا خوای گەورە جەل وعەلا لە ڕێگای پێغەمبەران و لە ڕێگای قورئانی پیرۆز خۆی بە تەواوی عەبد و بەندەکان دەناسێنی کە تاکە پەرستراوێکە بەحەق ئەوجە داوای پەرستن دەکات لە عەبدەکان ئەوجە کە عەقیدەکە دامەزرا ئەوجە نوێژ دەکات ئەوجە لە دوای نوێژ دیارە حقی خەڵک دێ باسی زەکات دەکە ئینجا بەڕۆژی بوون لە کۆتاییەکەیدا کە باسی حەج دەکات. تەمان حەج عیبادەتێکە هەم بەلاشە دەکرێ و هەم بە ماڵیش دەکرێت. ئێستا نوێژ عیبادەتێکە تەنها بەلاشە دەکرێت زەکات عیبادەتێکە بە ماڵ دەکرێت. حەجکە کە تۆتە کۆتایی هەم بەلاشە دەکرێت و هەم بە ماڵیش ئەنجام دەدرێ. والله ئەعلەم ئەو حیکمەتەکەی کە بۆیە کەوتۆتە کۆتایی ڕوکنەکان خوش باشتر زاناترە. بەڵێ
مامۆستا ئەرکانی حەج چییە؟ مەناسکی حەج چییە؟ لەکوێوە دەست پێ ئەکا؟ واتە ئینسان ئەگەر لێرەوە لە ماڵی خۆیەوە دەرچوونیەتی حەجی هێنا هەر وەکەوەی بینەران وەکو فزوڵێک ینی لەوەی حەز بکەن ئێستا مەراسیمی حەج و مەناسکەکەی چۆنی بڕێواچێ چۆن دەست پێ ئەەکەن و لەکوێوە کۆتایی دێ و گرنگترین ڕوکنی ئەساسی لە حەج چییە؟ ئابارە تەبان ئەو کەسەی کە بەتەمایە حەج ئەنجام بدات تەبان چەند شتەکەیە پێش ئەنجامدانی حەجەکەی دەبی بکە لەوانە نیەتی خۆی لۆ خوای گەورە جەل وعەلا ساف کاتەوە و ماڵ و نەفەقەی حەڵال دەستە بەر بکە و گەردەنی خۆی بە خەڵک ئازاد بکە ئەنجە پاشان دەوپەژی نەسوح بکە خۆی بشوا دوورکەعات نێژی تەوبەی بکە بەری خوای ئەمن ئەوە لاشەم دەشۆم خوای تۆش ناخم بشۆم لەبەرەوەی خوای گەورە پاکە پاچی دەوێت چۆن ئینسان ئەگەر نیەتی ساف نەبوو ماڵەکەشی پاک نەبوو خاوێن نەبوو کە دەرێ لەبەیک اللهم لەبەیکە پێدرێن لا لەبەیکە ولا سعدەیکە حەجوکە مەردود عەلەیکە بەڵام ئینسان ئەگەر نیەتی پاک بوو ئەو ماڵێک کە حەجیشی پێدەکرد ماڵێکی پاک بوو ئەو کاتەکە دەی لەبەیک اللهم لەبەیکە لەبەیکەکە و تەلبیەکەی لێ وەردەگیرێ ئینسان کە سەرەتا دەڕوا یەکەم شتێک کە بیکە بریتە لە ئیحرام بەستن تەمان ئیحرام بەستنیش یەکێک لەو میقاتانە دەست پێ دەکا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کردی ئەگەر خەڵک بچێتە مەدینە دیارە ئەوە لە ئابیار عەلی کە ذوالحولەیفە پێدەگوترێ لەوێن دەرێ ئیحرامەکەی دەبەستن و خۆیان دەشۆن و دوو ڕکعات نێژی سونەتی ئیحرام دەکەن و لە پاشان لەوێ نیەتەکەی دەین و ئەوجە بە لەبەیک اللهم لەبەیکە بەڕێ دەکەون لە بۆ مەکەی پیرۆزن ئەوجە دیارە لە میقاتیش بە سێ جۆران ئیحرامەکە دەبەرستێ مفردمان هەیە قیرانمان هەیە تەمەتوعیشمان ئینسان جارێ بە حەج دەبەستی جارێ بە عومرە دەبەستی جارێ بە حەج و عومرەش دەبەستی ئەوەی کە سونەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە تەشجیع کردێ خەڵک یەکەم جار بە عومرە ببەستی دوایێ ئەو جە حەجەکەی بکاتن بەڵام بە هەر یەک لەو سێ شێوانە دروستە کوێ سەحابە بە هەر سێ شێوەکەی بەستاتێن ئەو جا کە دێتە بەیت و ئەو جا ئەگەر ئەوە بە قیرانی بەستابیان بە عومرەی بەستابی جاری یەکەم تەوافی واجب دەکات تەوافی عومرەی ئەگەر بە عومرەشی نەبەستافی سەرەتا تەوافی قودوم دەکا ئەگەر تەوافی عومرەی بیت عومرەکەی دەکات تەوافی دەکات سەفا و مەروای دەکات سەری حەلق دەکات یان قەسر دەکات عومرەکەی تەواو دەبی و تەحەلل دەکات تا ڕۆژی نوێم ئەو کاتە هەر لە ناو شاری مەکە لەوێن دەری حرامەکەی بە حەز دەبەستی و لەوێن دەرێ بەرە و لە ڕۆژی هەشتەم بەرە و مینای دەڕۆن کە یومە تەروێ پێدەگوترێ لەوێن دەرێت تەقان خۆیان ئامادەکەن و بەیانەکەی کە ڕۆژی عەرەفەیە کە خوای گەورە جەل وعەلا دێتە ئاسمانی دنیا لەو شەوەی خۆیان ئامادە دەکەن چۆن پێشوازی لە خوا و لە ڕەحمەتی خوای گەورە بکەن جەل وعەلا بەنسبەت گەورەترین ڕوکنی حەجیش بریتە لە عەرەفە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی الحەج عەرەفە حەج بریتە لە عەرەفە طبعا حەج تەوافیشە سعیشە بەڵام ڕوکنێکی گەورە عەرەفە ئینسان ئەگەر هەر واجباتێکی حەج نەکە لەوانەیە دەتوانی دوایە بیکە یان بە خینێک پڕی کاتەوە بەڵام عەرەفەی ئەگەر چوو حەجەکەی دەچی حەجەکەی بەبەر ناکەوی کەواتە حەج لە گەورەترین ڕوکنەکانە ئەوجە کە لە عەرەفە ماوە دوایە دێتە لە مزدەلیفەی شەو دەمێنێتەوە بەیانەکەی دێتە مینا شەیتانی گەورە ڕوچوم دەکا ئەوجە پاشان سەری حەلق دەکا هەردێکی خۆی سەر دەبڕی ئەوجە دێتە مەکە تەوافی ئیفاضە دەکا دوای دەگەڕێتەوە دوو شەو یان سێ شەو لە مینای دەمێنێتەوە دوای تەوافی ویداع دەکا و حەجەکەی تەواو دەبیتن. بەڵێ جەنابی مامۆستا لە فەرمودەیەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ما ئەهەل مهل قط إلا بشر ولا كبر مكبر قط إلا بشر قيل يا رسول الله بالجنة قال نعم تكبير كردن و تهليل كردن لم رجا بيروزانيا فضلو بلوبايشي قوري هي او قماني تانية لچو لبيك اللهم لبيك دست بأكا حاجياني مالي خواتوانن لچو اموير دبلينوا ولچو كوتايده طبعا بالنسبة او حديثي پیغمبر صلى الله عليه وسلم كابراستي مجينيكا هم باسي تربية تدايا وهم باسي تكبير شي تدايا طبعا بالنسبة او كسي حرامكي دبستي بحج يعني بعمره لكاتك حرامكي دبستي دوا بدواي نيتكي راسته خو او سجود دليته لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك ان الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك للتربية التربية يعني ولام دانوا خويا تو بانكت كل مداوت كردم خويا مش او بدم بانكت هاتمو ولامي بانكم
دایەوە ئەوە بەنسبەت تەلبیە لێدان کاتێک کە ئەتوو تەلبیە لێ دەدەی لەگەرت و مەلایکەتەکان تەلبیەکەی وەردەگرنەوە هەتا ئەوەی لە دەوروبەری ئینسانەکاندایە هەمووی ئەو تەلبیە وەردەگرتەوە و لەگەری دەڵێتەوە بەنسبەت حەدیثەکەش کە جەنابەت باس کرد ما ئەهەل مهیلون إلا بشر به ولا كبر مكبر بلى إلا بشر به قيل بالجنة يا رسول الله قال نعم وتا پیغمبر صلی الله علیه و سلم تاکید کردوتەوە کە تەکبیر کردن لە ڕۆژانەیە دا و تەکبیرێک کە مطلقە کە بەڕاستی سنەتەکە ئەو ڕۆژە ئێمە بزرکرایە لە یەکەم ڕۆژی نوێنەی حاجیان دەست پێ دەکا درێژەی هەتا ڕۆژی عەرەفە لێ دەدرێ ئەوە لە هەموو کاتەچی لە بازاڕی بی لە فەرمانبی لە ڕێبی تەکبیرش کەمانێ مقەیەدە لە ڕۆژی عەرەفە دەست پێ دەکا هەتا ئاخر ڕۆژی ئەیامی تەشریق جا بە ئەو ئەڵڵاهو ئەکبەر و لا ئیلاهە ئیلڵڵاه کە لێ دەدرێ بە هەر جارەچی لەلایەن خواوە پێت دەڵێن مژجێنی لێبی بە بەهەشتی خوای گەورە بەڵێ مامۆستا معلومی جەنابیشتە لە ڕۆژی عەرەفەیە ئەوەی کە حاجیان ئەنجامی ئەدەن بۆ خودی خۆیانەوە خۆی گەورە لەوێ وەک جەنابت فەرمووت دێتە ئاسمانی دنیا و لەوێ دوعای هەموو ئەو خەڵکە قبوڵەکە کە داوای لێ ئەکەن ئیلا کەسێک خوا نەخواست مەگەر بۆ نیەتێکی تر ڕۆشت بێ بۆ حەز نەڕۆشت بێ و ڕۆژی عەرەفە بۆ ئێمەمانان چه فەزل و پلەپایەکی هەیە کە لە فەرمودەیەکە صلی الله عليه وسلم پێغەمبەرمان باسی کردووە صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده أمام حديثة صحيحة وأو جناهانة تشين كخواي جورة بهوي الرجوع عرفة وأيان صرتوا شمولي كبائر جاكا طبعا دیارە بەنسبەت ڕۆژی عەرەفە ئەو کەسێک کە دەچێتە چەوی عەرەفە ئەوە میێوانی خوای رب العالمین جەل وعلا لە حەقی وی ڕۆژی سونەت نییە چێ خوای گەورە حەز ناکە میوانەکانی خۆی تێنی و برسی بکە لەوان نییە بە ڕۆژی بەڵام ئەوەی کە بەڵێ جەنابی مامۆستا پێمان خۆش بوو ئەو بابەتەی ئەخیر باز لێوە بکە ئەگەر بێتەوە سەرهێڵ کە فەزل و پلۆپایی ڕۆژی عەرەفە باسمان لەوە کرد هەروەها ئەو گوناهانە چین کە بەهۆی ڕۆژی عەرەفەوە خوای پەروەردگار لە مسلمانان خۆش ئەبێ کە جەنابی مامۆستا ئاماژەی بۆ کرد بۆ حاجیان نییە لەوێ ئەتوانن بە ڕۆژوو نەبن چونکە خوای گەورە پێی خۆش نییە لەوێ بەندەکانی ماندوو بن تینوو بن برسی بن هەروەها لە ڕۆژی نۆی ذولحیجە ڕۆژوو بۆ ئێمەیە کە ساڵێکی پێشوو ساڵێکی داهاتوو لە گوناهی بەندەکان ئەسرێتەوە زۆر بەداخەوە کە نەماتوانی تەواوی کەین بەرنامەکەمان بە ئومێدی ئەوەی لە ڕۆژانی داهاتوو ئینشاءالله ڕۆژانی داهاتوو بتوانین گفتوگویەکی چڕ و پڕ لەسەر ئەم باسە بکەین بۆی مسلمانان سوودمەند بن لێوەی ئینشاءالله کە هیوادارم هەموو مسلمانێک خۆی ئامادە بکا بۆ ڕۆژی عەرەفە. سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ هاوکارانم لە ژووری کۆنترۆڵ کە ماندوو بوون لەگەڵمان بە هیوای کاتیش خۆش بۆ هەموو لایەک پەرستش و عیبادەتان قبوڵ بێ ئینشاءالله. سپاس بە ڕێزان خواتان لەگەڵ.